سڵاو بینەرانی خۆشەویست لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەمە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ئاگرگرتنی دارستانەکانی گوندینێ لە مەریوان و نابەرپرسیاری ڕژیم، ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری سنە، گیان لە دەستدان و برینداربوونی دە منداڵ بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕی ئێران و ئیسرائیل، لە ناوبردنی تەرمێ ئەدامکراوانی ساڵی 1357 هەتاوی لەلایەن ڕژیمەوە و لە سێدارەدانی شەش بەندکراو لە زیندانی بەندەر عەباس. لەسەر کاردەرکردن و خانشینکردنی زۆرەملەی کۆمەڵێک لە معەلیمانی کوردستان، کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان لە شارەکانی سنە و دیواندەرە لەلایەن لیژنەی پێداچوونەوە لەسەر تاوانەکانی ئامۆزش و پەروەرشەوە لەسەر کار دەرکران یان بە زۆرەملەی خانشین کراون. بە پێڕاپۆرتەکان پاش بەڕێوەچوونی هەڵبژاردننی دەورەی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان، چەند ئەندامێکیەوە ئەنجومەنە لە شاری سنە بە ناسناوی مەجید کەریمی، غەیاز نیعمەتی، نەسرین کەریمی، لەیلا زارعی، سەلاح حاجی میرزایی، فەیسەڵ نووری و مەحیەدین ڕیحانی ڕوبەڕووی لەسەر کاردەرکراوان یان ڕوبەڕووی حکومی خانشینکراوانی زۆرەملێ بوونەتەوە. هەروەها چوار معەلیمی خۆشناو لە شاری دیواندەرە و ئەندامی ئەنجومەنی سنفی معەلیمانی کوردستان بە ناوەکانی ئومید شاهمورادی، هیوا قوڕەیشی، کاوە محەممەد زادە و پەرویز ئەحسەنی لەسەر کار دەرکراون. جێگای ئاماژەیە فەیسەڵ نووری حکمی دوورخستنەوەی بۆ پارێزگای کرماشان بەسەریدا سەپێنراوە. ئەم حکمانە لە کاتێکدا بەسەر معەلیمانی کوردستان دەسەپێنراوە کە سیستەمی پەروەردەیی لە کوردستان و ئێران ڕوبەڕووی نەبوونی نیروی کار و هەروەها کەیفیەتی پەروەردەیی بووەتەوە. ئاگرگرتنی دارستانەکانی گوندینێ لە مەریوان و نابەرپرسیاری ڕژیم. ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژ دارستانەکانی گوندینێ سەر بە شاری مەریوان ئاگری گرت و خەڵکیە و ناوچەیە لە هەوڵی کوژاندنەوەی ئاگرەکەدا. بە پێ وێنانی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ئاگرەکە بە خێراییەکی زۆرەوە لە بڵاوبوونەوەدایە و ئەگەری هەیە ناوچەکانی نیشتەجێبوونی هەوڵاتیان یان بەرزایی شاخەکانی دیکە بەگرێتە بەر. جێگای ئاماژەیە وەکو هەموو کات بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە پاراستنی ژینگەی کوردستان و یارمەتی هەوڵاتیاندا کەم تەرخەمن و تەنانەت تیمێکی فریاگوزاریش ڕەوانەی ئەو ناوچەیە نەکراوە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری سنە. بە پێی هەواڵی گەیشت و کرێکارانی شارەداری لە شاری سنە بەهۆی کەمبوون و پێنەدانی حەقدەست دۆخی ژیانیان لە خراپیدایە و تووشی کێشە بوون. بە پێو هەواڵانە زیاتر لە 400 کرێکاری شارەداری لە شاری سنە بۆ زیاتر لە 3 مانگە حەقدەست و مەزایان وەرنەگرتووە و ئێستا بەم بۆنەیەوە توانای بەخێوکردنی تەنانەت بنەماڵەکانیان و دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. جێگای ئاماژەیە لە دۆخێکی ئێستای ئێراندا یان لەم دۆخەدا کە سەبەتەی مەعیشەتی بنەماڵەکان لە سەرەوەی 23 میلیۆندایە، بەڵام هێشتا کرێکارانی شارەداری حەقدەستێکی کەمتر لەو بڕەپارەیە وەردەگرن و سەرڕای بەرزبوونەوەی ڕۆژانی ڕێژەی هەڵاوسان حەقدەستەکانیان بەرز ناکرێتەوە. کۆبنەوەی ناڕزایەتی دانیشتوانی شاری ئیلام لە بەردەم شارەداری ئەو شارە. ڕۆژی 28 گەلاوێژ هەوڵاتیان لە شاری ئیلام دژ بە نابەرپرسیاری شارەداری ئەو شارە لە ئاسخاوێنکردنەوە و هەروەها تەندروستی خەڵک لە بەردەم شارەوانی کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان شارەداری ئەو شارە لە ئاسخاوێنکردنەوەی زبڵ و پاشماوەکانی ژیانی هەوڵاتیان لە شەقام و کۆڵانەکان کەم تەرخەمە و ئەمە ژیانی خەڵکی خسوەتە مەترسیەوە. ناڕازیان خوازیاری بایەخدانی بەرپرسانی شارەداری بە تەندروستی و هەروەها وێنەی شارەکە بوون و جەختیان لەسەرەوە کردەوە کە لە ئەگەری وەڵام نەدانەوەی بەرپرسانی پەیوەندیدار بەردەوامە بن لە ناڕزایەتی. خۆپیشاندانی خەڵکی زەهرشاری فەسا و لامێرد دژ بە نەبوونی کارەبا. ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژ دانیشتوانی ناوچەی زاهرشەهری فەسا و شاری لامێرد سەر بە پارێزگای فارس دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا ڕژانە سەر شەقامەکان. بە پێی وێنانەی بەدەستمانگەیشتون لە ناوچەی زاهرشەهری فەسا ناڕازیان بە وتنەوەی دروشم ئاگردانی لاستیک ڕێگای بەردەم بەخشداری ئەو ناوچەیان داخستووە و
جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە چیتر تااقەتی قبولکردنی بەڕێوبەری ناکارامە و هەروەها نەبوونی ئاو کارەبایان نییە و پێویستە دەست بەچێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت. هەروەها لە شارستانی لامێرد خەڵکی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەمیداری بەرقیە و شارە دژ بە ناکارەمەی بەرپرسان و ڕژیم ناڕزایەتیان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد لە بەرامبەری نابەرپرسیاری دەوڵەت لە ئاسوودەیی ژیانی خەڵکدا بێدەنگ نابن. کۆبوونەوەی ناڕزایەتی کامیۆنداران لە بەردەم بینای وەزارەتی سمت لە تاران. ڕۆژی ڕابردوو کامیۆنداران لە بەردەم وەزارەتی سمت لە شاری تاران کۆبوونەوە و دژ بە پێنەدان و تەرخیز نەکردنی کامیۆنەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کامیۆندارانی ناڕازی ئاماژەیان بەوە کرد بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵە وەزارەتە بەڵێنی پێیان داوە کە لە ماوەیەکی کووردا کامیۆنەکانیان ڕادەست دەکرێت، بەڵام نەک تەنیا ڕادەستیان نەکراوە بەڵکو سەرەڕای پەیگیری کامیۆنداران وەڵامیان پێ نادرێتەوە و کامیۆنەکان ڕادەستیان ناکرێت. ناڕازیان جەختیان لەسەرەوە کردەوە لە ئەگەری وەدینە هاتنی داخوازیەکانیاندا بەردەوام ئەبن لە کۆبوونەوە و ناڕزایەتیەکانیان و بڵاوتریشی دەکەنەوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پترۆشیمی رازی ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژ کرێکارانی پترۆشیمی رازی لە نگەرگەی ماحشەهر بۆ 11مین ڕۆژی بەردەواممانیان گرت. بەشداربوونی و مانگرتنا ئاماژەیان بەوە کرد کە لە ماوەی 22 ساڵی ڕابردوو هەموو ساڵێک دژ بە جیاکاری لە بواری هەقدەست، دابین نەکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی بڕێک لە هەقدەستەکانیان وەکو باش، پێنەدانی مەزایە و هەروەها بایەخنەدان بە داخوازیەکانیان مانیان گرتووە. بەڵام لەلایەن بەرپرسان و ڕژیمەوە بایەخ بە داخوازیەکانیان نەدراوە و تەنانەت هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. لە بەردەوامی مانگرتنەکاندا ناڕازیان ئاماژەیان بەوە کرد کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان و بەڵێنەکانی بەرپرسان بەردەوام ئەبن لە مانگرتن و دەربڕینی ناڕزایەتی. مانگرتنی کرێکارانی شارەداری لە لەنگەرگەی ماحشەهر ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژ کرێکارانی شارەداری بەندەری ماحشەهر دژ بە خراپی دۆخی ژیانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان کرد. ناڕازیان بە وتنەوەی دروشم گەندەڵی سیستماتیکی ڕژیمیان کردە ئامانج و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێڕژی هەڵاوسان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی، وەرگرتنی هێزی کاری نوێ، لابردنی زەختی بەرپرسان لەسەر کرێکاران بۆ کۆتایی هێنانی مانگرتنەکانیان و هەروەها بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی پارسی جنوبی بوشەهر ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژ 1404 تاوی کرێکارانی شاغڵ لە شیرکەتی نەوتی پارسی جنوبی لە بوشەهر دژ بە پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکار دژ بە جیاکاری لە پێدانی هەقدەست ناڕزایەتیان دەربڕێ و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی ئیمکانەتی ڕیفاهی شوێنی کار و پێدانی و بڕەپارەی کە وەکو باج لەسەر هەقدەستەکانیان کەم کراوەتەوە. گیان لە دەستدان و برینداربوونی 10 منداڵ بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕی ئێران و ئیسرائیل ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژی 1404 هەتاوی بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل لە ناوچەی ڕازباشی سەر بە پارێزگای لۆڕستان منداڵێک گیانی لە دەستداوە و 9 منداڵی دیکەش بریندار بوون. ئەم کارەساتە کە بەهۆی مانەوەی تەقەمەنی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل لەو ناوچەیە ڕووی داوە بۆ بەهۆی گیان لە دەستدانی منداڵێک بە ناسناوی ئەمیر عەلی فەلاح تەمەن 6 ساڵ و برینداربوونی 9 منداڵی دیکە کە ناسناوی 7 کەسیان بەم شێوەیە: سەعید ئاریا، ئاوینا فەلاح، سەنا فەلاح، فەرشید فەلاح، ئەحمەد ڕەزا فەلاح، حسێن ئەسڵ مەرز و پارسا ڕۆکڕۆکیفەر. جێگای ئاماژەیە ساڵانە بەهۆی پاشماوەکانی شەڕی نێوان ئێران و عێراق لە ناوچە سنووریەکانی ئێران و کوردستان بە دەیان کەس گیانیان لە دەستدادەن و یان بریندار ئەبن. بەڵام ڕژێمی کۆماری ئیسلامی هەوڵی خاوێنکردنەوەی ناوچەکان نادات و ژیانی خەڵک دەخاتە مەترسیەوە و پاش شەڕی نێوان ئێران و ئیسرائیلیش ئەم مەترسیە لەسەر خەڵک زیاتر بووە.
لەناوبردننی تەرمی ئەدامکراوانی ساڵی 1350 هەتاوی لەلایەن ڕژیمەوە. ڕێکەوتی هەژدەی گەلاوێژی 1404 هەتاوی پارچەی 41 گۆڕستانی بەهەشتی زەهرای تاران شوێنی ئەسپەردەکردنی ئەدامکراوانی ساڵی 1350 هەتاوی لەلایەن ڕژیمەوە بە بولدۆزەر خراپ کرا. بەپێی هەواڵی گەیشت و ڕژێمی کۆماری ئیسلامی ئەو بەشەی گۆڕستانەکەی بە تەواوی لەناو بردووە و ئێستا کردوێتی بە شوێنی پارکی ئۆتۆمبیل. لەناوبردننی ئەم پارچەیە کە مێژووی خۆڕاگری شۆڕژگێڕان دژ بە دەسەڵاتی سەرەڕۆ و دیکتاتۆر لە بەرامبەر خەڵکدایە، بێڕێزی بە قوربانیان و بنەماڵەکانیان و هەروەها هەوڵی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ خاوێنکردنەوەی مێژووی پڕ لە جەنایەتی لە ساڵانی حاکمیەتیدا. دوورخستنەوەی خوێندکارێکی بەندکراو بۆ زیندانی کرمان. لە ڕۆژانی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی لە نوێترین کردەوە دژە مرۆیەکانیدا عەلی یونسی، خوێندکاری تەمەن 25 ساڵ و براوەی خەڵاتی ئۆلۆمپیادی جیهانی بۆ زیندانی کرمان دوورخستوێتەوە. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و دۆسیەیەکی ناڕەوای دیکە سەرجەم حکمی 6 ساڵ و 3 مانگ زیندان، قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ئەو بەندکراوە سیاسی ڕێکەوتی 28 جۆزەردانی ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژێم لە زیندانی ئەڤین بە توندوتیژیەوە لە بەندی چواریە و زیندانە ڕەپێنرا و ڕەوانەی بەندینخانەی ناوەندی قوم کرابوو. بەڵێبینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانی بەندەر عەباس. ڕۆژی سێشەمە 28 گەلاوێژی ئەم ساڵ 6 بەندکراوی شارومەندی ئەفغانستان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو کە ناسناوی 3 کەسیان بریتیە لە ئەڵا نەزەر تاجیک تەمەن 30 ساڵ، عەبدوڵڕەعوف نووری زەهی تەمەن 50 ساڵ و عەبدوڵڕەحمان ئێسحاق زەهی تەمەن 50 ساڵ بە تۆمەتی پەیوەندیداری بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. جێگای ئاماژەشە بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە سەدا 50 لە سێدارە دراوانی ساڵی ڕابردوو بەم تۆمەتە بوون و بەڕێژەی لە سەدا 5 ئەم ئامارە بەرزتر بووەتەوە. بنەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.